مامۆستایان و فەرمانبەران لە شاری سلێمانی خۆپیشاندانێکی تریان دەست پێ کرد وێڕای ئەوەی دەستگای ئاسایشی لە سلێمانی لە ڕاگەیاندنێکدا ئاماژە بەوە دەکات بەهۆی ڕەوشی ئاسایشیەوە مۆڵەت نادا خۆپیشاندان بکرێت. ژیار محەممەد پامنێری دەنگی ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. ژیار ماندوو نەبیت. دەستگای ئاسایشی مۆڵەتی نەدا بەم خۆپیشاندانەی ئەمڕۆی سلێمانی. هێزە ئاسایشیەکان هیچ کاردانەوەیکیان نەبوو بەرامبەر بە خۆپیشاندەران. بەڵێ سڵاو لە ئێوە کاک بەڵێن سڵاو لە بینەرانی کورد کۆنێکشن. نەخێر کاردانەوەیان نەبوو، هەرچەندە دوێنێ ئاسایشی سلێمانی ڕایگەیان کە ئەوان ڕێگە نادەن کە هیچ خۆپیشاندانێک ئەنجام بدرێت و گەجەنا بەدا ئاماژەت پێکرد بەهۆی ئەوەی کە ئاماژەیان پێکرد بوو بارودۆخی ناوچەکەەوە بارودۆخی باڵین هەرێمی کوردستان و هەروەها ئەو بە بارودۆخی لە هەفتەی ڕابردووتر بەسەر شاری کەرکووکە هاو مەترسیش هەیە کە شانە نووسۆکانی چەکدارانی داعش لە دزە بکەنە ناو خۆپیشاندەرانەوە، بەڵام هیچ شتێک ڕووی نەدا و هێزە ئەمنیەکان لە سەر لە بەیانی زۆر لە شوێنی دووەمی خۆپیشاندانەکان کە خۆپیشاندانی خەڵک و خۆپیشاندەرانی فەرمانبەران بوو بەگشتی ئەوان لە شارەی سالم یاخودەوەی کە پێ دەوترێ سەهۆڵەکە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بوونەوە خۆپیشاندانەکە بە شێوازێکی ئاشتیانە کۆتایی هاتوو. بەڵێ بۆ دوو شوێنی خۆپیشاندان و بوو دوو کۆمەڵی خۆپیشاندان ئایا داواکاریەکانیان جیابوون یان ئەوانە کۆمەڵی سیاسی و پیشەی جیابوون؟ نه کۆمەڵی سیاسی ناکاک دەخیل ئەمانەی ئەم خۆپیشاندانانە بەشێکیان لە بەردەم پەروەردەی ڕۆژ ئاوایە کە خۆپیشاندانی مامۆستایانە دیارە مامۆستایان پێش دەستپێکردنی وەرزینی خوێندن و تا ئێستش کە ئەوە زیاتر لە 8 هەفتەیە وەرزینی خوێندن لە شاری هەولێر و دوهۆک لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاگەیەنراوە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە، بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین تا ئێستا ساڵی نوێی خوێندن دەستی پێ نەکردووە لەبەرەوەی بەردەوام مامۆستایان خۆپیشاندانەکەن. مامۆستایان دیار بوو ئەمڕۆ دوو داواکاریکیان هەبوو یان دوو شتی نوێیان هەبوو لە خۆپیشاندانەکە سەر ڕاڕەتکردنەوەی سیستەمی پاشەکەوتکردنی موچە و داواکردنی موچە فەوتاوەکانیان، هەروەها ئەوەشیان ڕەت کردەوە کە پێشنیارێکی نافەرمی هەیە کە ڕادەگەیەندرێت لەلایەن مامۆستایانی یەکێتی و گۆڕانەوە پێشنیار کراوە کە بڕی 25,000 دینار لە دایک و باوکی هەر خوێندکارێک وەربگیرێتە ساڵی نوێی خوێندن دەست بکرێتەوە پرۆسەی خوێندن بۆی ئەو پارێ بدرێتە مامۆستایان و ئەمەوێ کاک بەڵێن و هەروەها دوێنێ ژووری بازرگانی سلێمانی ڕایانگەیان کە هەڵمەتێکی کۆکردنەوەی کۆمەک بۆ مامۆستایان ڕادەگەێنن داوای هاوکاریان لە دەوڵەمەندەکانی شاری سلێمانی کرد. مامۆستایان ئەمایان ڕەتەکردەوە. بەڵێ باشە ژیار لایەنی حکومی هەتا ئێستا چ وەڵامێکی هەبووە؟ ئایا پێشبینی دەکرێت ئەم جارە حکوومەت وەڵامێکی هەبێ بۆ مامۆستایان و فەرمانبەران؟ کاک بەڵەنجاری پێشوو لە 27 سپتەمبەر کە ئەو خۆپیشاندانە فراوانەی سلێمانی ئەنجامدرا پارێزگاری سلێمانی بە وەکالەت ئاماژی بۆ کرد کە ئەو داواکاریەکان دەگەێنێتە حکوومەت، بەڵام ئەمڕۆ هیچ لایەنێکی حکوومەت ئامادە نەبوو و تا ئێستش سلێمانی تا ئەم ساتەی بە قسە بۆ ئێوەی بەڕێز دەکەم بە فەرمی پارێزگاری نییە، ئەگەر چی تا ئێساوەترێ 4 کاندیدی پارێزگار هەیە بەڵام هیچ پارێزگارێکی نییە، واتە ئەم جارە ئەو نێوەندەش نەما ئەو وەسیتەش نەما کە داواکاریەکان بگەێنێتە حکوومەت و حکوومەتیش بە فەرمی هیچ داوایەکی با بڵێن هیچ وەڵامێکی نەبوو بۆ خۆپیشاندەران.